کاتژمێر 5:30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ ئاگر لە کارگەیەکی دروستکردنی چبس لە کۆمەڵگەی پیرزینی سەرباپارێزگای هەولێر کەوتەوە. ئاگرەکە هەرزوو بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو تەشەنەی کرد بەهۆی بوونی کارتۆن و ڕۆن و چەند پێداویستێکی دیکە کە ئاسان ئاگر دەگرن. بە 25 تیمی بەرگری شارستانی و زیاتر لە 4 کاتژمێر هەوڵدان تواندرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. هێشتا هۆکاری ئاگرەکە ئاشکرا نەکراوە. تیمەکانمان بە خێراترین شێوە گەیشتنە شوێنی ڕوودا و توانیمان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەینێنن تەشەنە بکە بۆ ماڵەکانی دەوروبەری و زیاتر لە 25 تیممان لێرە ئامادەبوونیان نەبوو. بەڕێوەبەری بەرگری شارستانی پارێزگای هەولێر بەخۆی لەگەڵمان بووە، هیچ زیانێکی گیانی نەبووە تاکو ئێستا. ئاگرەکەش ئێستا لە کاتی ئێستا کۆنتڕۆڵ کراوە بەبێ زیانی گیانی. زیانەکانی ڕووداوەکە دەیان ملیۆن دۆلارە. لە کارگەکەدا نزیکەی 150 کارمەندکاریان دەکرد. بەهۆی ئاگرەکەوە سەرجەمیان بێکار دەمێننەوە. دانیشتوانی نزیک کارگەکەش دەڵێن چەند جارێک داوامان کردووە کارگەکە بەهۆی بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش لە ناوچەکە بگوازرێتەوە. معاملە برێن ئیشێکی گشتە نییە، برێن یەک نەفەر زرار نەبووە، 150 عائلە لەنا پێرزینی لێرەیش دەکەن، ڕزقیان دێتە بڕین. یعنی داوامان دەکەن لەگە صاحب معمل ئەو معملە جارش دیلۆمە دروستکە بزانە بە مادی شتێکی بێ هاوکاریمان بکاتن. هەموو سوتاوە معملەکە ساف بووە، هیچ نەما. چکێ هێزێ ئەوەی هاتن ئەمنی و حریقاوانە لە ساعت 6 تقریبا 25 دقیقە نیو ساعتێک پێچوو هەتا گەیشتن، هەتا ئێستاش نەکوزراوە. وەڵڵا من 4 ساڵم ماڵم لێرە 150 مەتر دوورم دەوەڵای بەس ژەهرمان هەڵمژویە. ئەو کابرایە چەند جار داوامان کرد برام لایبە لێرە لە ڕێی ئەولا بەس نازانم دەسەڵاتی هەبوو حکمی هەبوو تێنەگەیشتم لای نەبرد. ئێستاش خوا لای برد، بەدەستی منەبوو بەس بەدڵیم هەبوو خوا لای برد. دوور لە یعنی ڕوحی خەڵکی ئینشاڵڵا خەڵک هیچی لێ نایە، پێمان ناخۆشە. ئەوانەیە کە بێ ئیشیش بووینە پێمان ناخۆشە. بەپەی ئاماری بەرگری شارستانی هەولێر لە ساڵی 2025دا زیاتر لە 732 ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگاکەدا تۆمار کراوە. زۆربەی ڕووداوەکان بەهۆی کەمتەرخەمی لە گرتنەبەری ڕێکارەکانی سەلامەتی و شۆرتی کارەباوە بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.